جیاواز لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی باشبوونی بارودۆخی ئابووری هاوڵاتیان ئێستا تۆمارکردنی یەکەم جاری ئۆتۆمبیل لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و ڕۆژانە چەندین هاوڵاتی سەردانی ئەو بەڕێوەبەرایەتیە دەکەن بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانیان. هاوڵاتیانیش خوازیارن ئەو بڕەپارەی کە بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانیان لێیان وەردەگیرێت کەم بکرێتەوە. ئەمڕۆ من وەکو هاوڵاتێکی ساداتوم ژمارەی سیارەکەم تۆمار بکەم. کۆمەڵی ئیجراعاتی سەختم بینی کە لێرە تەواو ئیجراعاتەکانیان قورس کردووە. یەکێک لەو ئیجراعاتانە گۆڕینەوەی پارەیە لە دەرەوە و هەمیشە ئێمە ماوەی چەندێکە بینیمانە بۆ یەک ئۆتۆمبیلی 6 بستۆن 3,150,000 دینار پاریان لێوەرگرتووم. لە هەمان کاتا دوای ئەوە هاتوونەتەوە پارەی ژینگانەیان لێوەرگرتوومەتەوە. دوای ئەوە عمولەی بانقەکانمان ئێمە سەفتەجێ کاتێککە ئەیکەین 3,150,000، بەڵام لێرەوە 3,165,000مان لێوەرەگرن کە عمولەی بانقەکەیە. پارەی ژینگانەمان لێوەرەگرن، پارەی سیارەمان لێوەرەگرن، تابلۆکان هەزاز ئەمانە هەمووی بوونەتە بارگرانیەکی زۆر. منیستە سیارم تەحویل کردووە ژینگە هەمووی 195,000 من 236,000 نەرماوە. یعنی بۆچی من زیاترە؟ وەڵا سیارەکەی 8 هەموو یەک مانزی سەرفەکە یەک ڕێگاکە وایەنە. یعنی بستۆنەکەی زیاتر خاتە سەری. وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی دەڵێت ڕۆژانە بەردەوام هاوڵاتیان سەردانی هاتوچۆی سلێمانی دەکەن بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانیان. ئەو بڕەپارەشی لە شۆفێر وەردەگیرێت لە کاتی تۆمارکردندا بە پێی ژمارەی بستۆنی ئۆتۆمبیلەکان دیاری کراوە. تۆمارکردنی یەکەم جاری ئۆتۆمبیل ئەوەیە کە ڕێگای یاسای ئۆتۆمبیلات پێتەرمی کوردستان لە خاڵە سنووریەکان هات پێتەرمی کوردستان و پێی ڕێنمایەکانی گومرێک ڕێبەراتی هاتشۆ ئەو ڕێنمانەی کە پێیەگا لەسەر تۆماری ئۆتۆمبیلەکان تۆمارەکە. دوای تێپەڕبوونی ئەو ماوەی کە دەستنیشان کراوە لە کە ماوەی 2 مانگە هاوڵاتیە سەردانی بەڕێبەراتی هاتچۆ نەکات دوای گرێبەست کە کراوە دەستنیشان کراوە هەر ماوەی تێپەڕبوونی بە پارێک ئەو کەسە سزای دارایی وەرەگریت کە دەستنیشان کراوە لە ڕێنمایەکە. جیاوازە تۆمارکردنی سوارڕەوەکان بە پێی قەبارەکانیان و بە پێی ژماری سەرنشینەکانیان جیاوازە. بۆ نمونە ئۆتۆمبیلی ساڵۆن بڕەپارێک، ئۆتۆمبیلی ستیشن بڕەپارێک، ئۆتۆمبیلی بار هەڵگرەکان بڕەپارێک دەستنیشان کراوە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کە دەستی کورسات نیوز کەوتووە لە ماوەی 5 مانگی ئەم ساڵدا نزیکەی 16,010 ئۆتۆمبیلی جۆراوجۆر بۆ یەکەمین جار تۆمار کراون. بە بەراورد بە 5 مانگی ساڵی ڕابردوو ئەو ڕێژەیە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. شۆفێرانیش خوازیارن زیادکردنی ڕوسومات و سزاکانی هاتوچۆ چاوی پێدا بخشێنرێتەوە لەگەڵ خواستی هاوڵاتیاندا بگونجێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.